بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین ئەم شەو لە بەرنامەی گفتوگۆماندا قسە لەسەر باسێکی گرنگ بکەین، ئەویش بریتیە لە مامەڵەی ناهاوسەنگی بەشێک لە وڵاتە ئەوروپیەکان یاخود خۆراوە لەگەڵ جیاوازی ئاینیەکاندا. دەپرسین ئایا جیاوازی یاخود ئایا ئازادی چیە لە ئیسلامدا؟ ئەو ڕووبەرە کامەیە لە قورئاندا دیاری کراوە بازە ئازادی ئاینەکانەکە یاخود بازە ئازادی تاکەکات. ئیسلامۆفۆبیا چییە؟ ئایا ئەوەی ئەمڕۆ لە ئەوروپا دەگوزارێت بەرامبەر بە ڕەگەزەکانی تر یاخود بەوانەی کە لە وڵاتانی ترەوە کۆچەکەن بە وڵاتە ئەوروپیەکان و ئەو مامەڵەی ئێستا لە بەشێ لە وڵاتانەی کە بە لانکەی دیموکراسیدا دەنرێت مامەڵەیەکی هاوسەنگە؟ ئایا پەنابردن بۆ تێکشکانی مقدسی ئەوانی تر پێی دەوترێت ئازادی؟ کامەیە ماناکانی ئازادی و دیموکراسی؟ ئایا ئەوەی لە چوارچێوەی نووسین و گوتاری گشتی و بەڵێنی سیاسیەکاندا لە بەشێ لە وڵاتانی خۆراوە دەبینرێت و دەبیسترێ لە ئەمری واقعدا هاوسەنگە؟ ئێمە هەوڵ دەدەین ئەم شەو قسە لەسەر ئەم باسە بکەین کە مامەڵەی نەهاوسەنگی وڵاتە ئەوروپیەکانە لەگەڵ پیرۆزیەکان و لەگەڵ ئاینە جیاوازەکان بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر محەممەد بامۆکی توێژەر لە ڕاوە و زانستی قورئان لە ستۆدۆمان لە سلێمانی و هەروەها لە ستۆدیۆکانی هەولێریش دکتۆر عەبدولەتیف یاسین کوردی توێژەر لە زانستە ئیسلامیەکان بەخێری هاتنی مامۆستاکەین و لێرەوەش بەخێراتنی دکتۆر عەبدولەتیفەکەین لە ستۆدیۆکانمان لە هەولێر. خی گەورە پاداشتان باتەوە. من سوپاستان دەکەم بۆ ئەم دەرفەتە بە هیوای ئەوەی بتوانین تیشکێ بخێنە سەر ئەو بابەتەوە ئەو ئیشکالاتانە کە هەیە لەو بابەتە بۆ موسڵمانان و بۆ بینەرانی خۆم بکەینەوە. بەڵێ مامۆستا بن هەر پرسیارەکانم بە کورتی یەکەم. ئازادی چییە لە ئیسلامدا؟ بسم الله الرحمن الرحیم. ئازادی تا ئەو سنوورەی کەواکو ئینسان سنوورە شەرعیەکان نەبەزێنێ و مافی بەرامبەر پێشێل نەکا، ئازادی تاوی هەیە. ئازادی لە ئیسلامە پانتایەکەی فراوانە. بۆ نمونە دەتوانم بڵێم ئاینی ئیسلام وەکو واقع لەوانێت لە ئاینەکانە لە ئەستە خوای و ئاسمانەکەیانە وەروەکو ئیسلام بوو بن، بەڵام ئەوەی کە ئێستا ئەبینرێ وانە ئیسلام تاکە ئاینێکە کەواکو بەرامبەر قبوڵەکە و زۆری لێ ناکە و کاتێک کە دەسەڵاتیشی هەیە و دەسەڵاتیشی بووە شوێنکەوتەی ئاین و مەزهەب و بۆچوونەکانی ئیجبار و ناچار نەکردو لەسەرەوەی کەواکو بە زۆر باوەڕ بێن بە بیر و باوەڕەکەی ئەم، بەڵکو لێیان گەڕاوە لەسەر ئاینی خۆیان، لەسەر بۆچوونی خۆیان، لەسەر قەناعەتی خۆیان بمێننەوە، وەک مەسیحیەکان، وەک جوولەکەکان، وەک ئاینەکانی تر، حتا مەجووسی ئاگرپەرسەکان. قسەیەکم لە شوێنێکە خوێندووەتەوە ئیسە بیرم نایەتەوە کتێب و سەرچاوەکە، بەس سەرچاوەیەکی معتەبەر بۆڵێ یەکێک لە بەڵگە بەخۆتەکان کە ئیسلام زۆر سەماحەت و ئازادی بە خەڵکەدا ئەوەیە لە خلافەتی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ دەوڵەتی ئیسلامی زۆر فراوان بووە، عێراق و ئێران و حتا بەشی ئەو لای ئێرانیش ئەفغانستان و وڵاتانەش گیراون و ئازاد کراون و ئیسلامەتی گەشتوتەوە. شوێنانش زۆرێ لە خەڵکی وڵاتانە لەسەر ئاینی خۆیان ماونەتەوە، لەسەر دینەکەی پێشوەکەیان ماونەتەوە، لەسەر ئاگرپەرسی، لەسەر مەسیحیەت، لەسەر جوولەکە، لەسەر زەردەشتی، هەر ئاینێکیان بوو بێ. ئەمە بەڵگەیە لەسەر ئیسلام ئازادی بە خەڵکەدا. بەڵام ئاینەکەی خۆشی بە شێوەیەکی زانستی و علمی و قەناعەتهێنانی عەقڵی پێشکەشی خەڵکەکە. حتا جیهاد و خەباتێکە لە ئیسلامە هەیەکرێ تەنها بۆی بربەستەکان لا بە ئەو حاکم و زاڵم و زۆردارانە کە نایڵن دەنگی ئیسلام بگاتە وڵاتە، ئەگەر نا ئەوان لاچن دوای خەڵک ئازادە ئیسلام قبوڵەکەیانە. بەڵێ تۆ خاوەنی تەفسیری پوختەیەک دەربارەی قورئانی پیرۆزیت، ڕاوەی قورئانت کردووە. ئەو ڕووبەرە کامەیە یا ئەو ڕووبەرە فراوانە کامەیە لە قورئانە کە باز لە ئازادی ئینسانەکانەکە؟ من چەند ئاەتێک بۆ خوێنمەوە بە کورتی تەفسیریانەکەم. قرآن فمن لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين. أما لسورة ممتحنات أما سبب نزولك أوبو دایکی ئەسماک ئافرەتێک بوو کە پێشتر خێزانی ئەبوو بەکر بوو هات بۆ لای
ئەو لە مەکە و هاتبوو بۆ مەدینە بۆ لای کچەکەی کە ئەسمایە بەڵام ئەسما هەندێک دیاری وشتیشی بۆ هێنابوو دیاری ئەو کاتە هەرچیەک هەیە ئەسما قبولی نەکرد بێتە ژوورە بۆ ماڵە و ڕێگەی باو ئەوانە تا پرسیاری لە عایشە کرد و پرسیاری لە پێغەمبەرش کرد لە هەندێک ڕوایەتە بەس لە ڕوایەتی ئەحمەد فەرمی پرسیاری لە عایشە کرد ئەو ئاەتە لەوێ هاتە خوارەوە سبب نزولی ئەو ئاەتە ئەو ڕووداوە بوو ئەفەرمی ئەو کەسانەی کە جەنگیان لەگەڵ ئێوانە کردو هەڵ نەساون یارمەتی ئەوانە بن کە ئێوە دەربەدەرەکەن لە شاری خۆتان ئێوە چاکەیان لەگەڵا بکەن با مشریکیش بن با لەسەر ئاینی ئێوەش نین ئەمە یەکێکە لە بنەماکانی ئیسلام کەواوەکو ئیسلام تەنها ڕوبەڕووی ئەوانە بۆ تو کە ڕوبەڕووی ئەبن و ئەوی ترکە ئاینی جیاوازە ڕوبەڕووی نەبووە تو ئەمە یەک دوو ئاەتێکی کەمانەیە کە عولەما فەرموون ئەمە قانونێکی گشتیە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەصحاب و بۆ ئەجیالی دوای ئەوانیش کە فەرمی لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى لا إكراه في الدين لا ينفي الجنس يعني هي جور إكراه لديناني لهندي الروايات هاتو لهندي كتب تفسيرها ألين سبب نزولك أو بوا پیاوێکی مسلمان یەکێک لە ئەسحاب دوو کوڕی بۆ مەسیحی بوون تێدی بێمەوە ئەی پێغەمبەری خوا ئیجباریان بکەم لەسەر مسلمان بوون ئەمە ئاەتە لەوا دابەزیوە و ئاەتی کەشمانەیە فەرمێ ئەفەئەنتە تکره الناس حتى يكونوا مؤمنين يعني تۆ خەڵک ئیجبارەکەی بۆی بن نا خوا خۆی کێ ویستی دایەتێدا کێ نەویستی دایەتی نەدا بە زۆر خەڵک ناکرێ بە مسلمان ئەمە یەکێکە لە بنەما زۆر جوانەکان لە یاسا زۆر جوانەکانی ئیسلام کە خەڵک ناچار ناکە بۆیە مستەشریقێک ئافرەتێکی ڕۆژهەڵات ناس کە ناوی زەغریدە ئەڵێ بەڕاستی عەرەبەکان ئاینەکەی خۆیان فەرز نەکرد لەسەر ئەو میلەتانی کە زاڵ بوون بەسەریانە وەک دین و ئاین و مەزاهیبەکانی تری پێش ئیسلامیان کرد بەڵکو لیان گەڕان مەعابیدی خۆیان هەبێ پەرستنی خۆیان هەبێ دینی خۆیان هەبێ نمونەیەکی زۆر جوانت عەرز بکەم لە سەردەمی پێغەمبەرە ڕیوایەتێکی صەحیحە وەفدی نەجران مەسیحی بوون وەفدێکیان دێ بۆ مەدینە بۆی بزان ئیسلام چییە و لە نزیکەوە پێغەمبەر ببین و ئەم ئاینە تازە و ئێتە ئەو کاتە بڕیاری خۆیان بە مسلمان ببنیانە کە دێن پێغەمبەری خوا لە مزگەوتا صلی الله علیه وسلم پێشوازیان لێکە وەلایەنێ ڕوایەتە فەرمێ ئاباکەی خۆی بۆ داخستوون لەسەری دانیشتن و هەر لەوێ خزمەتیان ئەکرێ کاتی نوێژ دێتە پێش و نوێژی ئەوان ئەیانێ نوێژکەن ڕوو بە خۆرهەڵات بە قودس هەنێ سەحابە ینی هەڵەسن و نەیەڵن و پێغەمبەر خوا فەرمێ لیان گەڕێن نوێژەکەیان ئەکەن لە ناو مزگەوتی پێغەمبەرە بە ئیتیجای قیبلەیەکی ترۆ ڕاستە بە ئیقراری پێغەمبەر بە ڕێگە پێدانی پێغەمبەر چی ئەمەکە ڕاستە ئەمە چەند نمونەیەک لە قورئان و فەرموودە دوایی دێمەوە لە ئەچمە لای میوانەکەم لە هەولێر دکتۆر عەبدولەتیف بەخێراتن تەکەین بۆ ستۆدیۆی پەیام لە شاری هەولێر دەپرسم ئایا ئەوەی کە پێوترێ پێکەوە ژیانی ئاینەکان یاخود ئەوەی کە لە ئەوروپا یا لە خۆرئاوایە لە هەندێک لە وڵاتانەی کە بەلانکەی دیموکراسی دانرێن سەرهەڵدانی دیموکراسی و ئازادی لە ئەوروپا ئەبینین تونند و تیژی ڕوو ئەدا و زۆر جار بڕواداران بە تایبەتی ئەوانەی کە کۆچیان کردووە لە وڵاتانی ئیسلامیەوە یا لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا ڕوبەڕووی تونند و تیژی و ڕوبەڕووی مەرگ دەبنەوە ئایا ئەو بانگەشەیی کە لە خۆرئاوا ئەکرێ بە ناوی بانگەشەی ئازادی و بانگەشەی دیموکراسیەوە لەگەڵ واقعی مامەڵەکردنی ئەوروپیەکانە یەکەتەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله جناب ما مستعرم لبو جناب دكتوريش طبعا من حزكم برلي ورا جناب بدموا ما جاب دوشت بكم ك من رائدي فكري اوروبي من لو نهضي كمان في نهضي اوروبي كده سبي كرديان سرتها باز باسي كدو مدرسي سرتشي هنا لبو قصه كردن لسر ازاديه كان مدرسه كم مدرسه بريطانيه مشهوره مدرسه دوم مدرسه قارئ مشهوره مدرسه بريطانيا رائده كي هوبزا توماس هوبز او اماجه بو دكاتن ك لناكم مرقاتها كان دبي دام مادرين لهمو بربساريتك يعني هيز اركك هيز بربستك هيز قيودك نابل سرندهبي وانا بربس لما راسي خويا لباشوي جون لوك همان او قضي او مطرحه عرضكاتوا كنظري روج ولا بو ازاتا كان بودا كدبي انسان دربتي لو زغزي كبيرن زغزي كومالاتي دروا
لە پاشەوانی جانجان گرۆسۆ بەڵام خلافی جانجان گرۆسۆ لەگە دوو بیریارەکەی پێشە خۆی لەو خاڵی خۆی دەبینتەوە کە جانجان گرۆسۆ دەبێت تەوافقەک هەبی لەما بینی کۆمەلگا و لەگە تاک ئەو مشتەرەکە کە ئەو مشتەرەکاتێک پێیا بکرێ بۆ بتوان پێکەوە هەڵ بکەن و ئەو قیودانە ئەو ئارک و واجب بۆ برێ ماف و حقوق واجباتەن سێ لە سێک فەرزی دەکەن بە مشتەرەکی بێگومان ئەوانە یعنی قسەی سریع کردم بەڵام خۆی لە ئەسڵدا يعني بنماي فلسفي دروقوري هي يقلوي أما قرب ما بين أو مطرح عرس كندي بين سلوي أو تاريخي كأصل إنسان ميالة يعني حزل بوني آزاد كان دكاتن خالي دوم كاري قربوني روج آوا لقروني وسطا فكري إسلامي كبريو لبو أندلس خالي سيم أو نهضي كبدوي أوروبا بيني لتكنولوجيا لو بابتا تقنية كبخوي بيني أو مدرسي برين أو بريطانيا إيرث أو زالة لسر روتي قشتي أوروبا يعني أو مدرسة بريطانية زالة بسر هموي برام بالنتيجة أو سم بيريار أو سم مفكرين أو سم منظرة وعرض كان كذبي أوانا كل غير هاي من ده صلاة ذهبا ده صلاة شيء سياسي كإدارة مكاتن بو تكل غيابي ده صلاة فوزا دروز دبيتن بو معناه بريم أجابته خلشي إيه مكاتك أو ده بانگەشە بۆ ئازادی دەکاتن ئەوەندە پێوایە کە ئازادی واوایە ئەوەندە کە قسەس دەکرێت لە بیری دەچی لە ڕۆژئاوا ئازادیەکان لەژێر هەمنەی دەسەڵات داهەنا لە ڕۆژئاوا دەسەڵاتە کێ ئیدارە ئەو ومەتە دەکاتن ئەو خەڵکی تا تووشی نەوعەک لە پێکدادان و لە فەوزا و لە شێویدا نەبن بەڵام کاتێک دەبینین لە پاش ئەوان نیتشە دێ نیتشە قسەشی واقعیان دەکات یعنی مەدرسەی حەقیقی عەرز دەکاتن لە بۆ خەڵکی دەری ئەو هەموو لاف و گەزافێک ئەمە ئێستا لێماندایە ئەو هەموو بانگەش ئێمە دەکەین بۆ ئازادی لە ئەسڵدا لە بۆ خودی ئازادیەکە نییە ئێمە بەو ئازادیمان کردە مبەڕیرێک لە بۆ پەیامی ئینسانی سپی پێست لە بۆ مبەڕیرێک لە بۆ ئیستیعماری ئەوروپی لە بۆ عالەمی نەکتەنیا ئیسلامی لە بۆ هیندستان لە بۆ برێن شەرقی ئاسیا لە بۆ شەرقی ئەوسەد لە بۆ ئەفریقیا یعنی ئەو پەیامە کە لە عەسری نەهەزەی ئەوروپی كحاجي ببازار وحاجي بكومال يكشل بيجانيتن لمن دري وراهستا كومال تنظير كده أو تنظيرنا بوابن وق مبرر بن وق بيانو بن وق مسوق بن وق أسباب لو يبتوان يعني بيامي كوان بيدر الرجل الأبيض بيامي سبيفيس بقينا أول تاني ك بناوي أوان دوا كوتون حاجيان ببيامي أوان ده هي لنتيجة أو هلو مرزي است أوروبا تدا دجين كومال أبعادي هقباسن كاريجر بنهضي بواقع بفكر إسلامي كبيزاربون لكنائس أو هم كنيسة كظلم مستمر أوروبيا كان ذكر زائدا دروزبون أو هم مدارس فكرية علاقة ترجمي فلسفة إسلامي هبوا لبونا وحضارة غربي أوانا كمال مباحث لنتيجة واحد دركت كأوانا يستبون السيدي عالم وتتحكم لخلق ذكان بلام أو تحكم لخلق تنها مبررا لدسته بو بيانونا داخل ذهني مبن بو بيانو داخل سوريا بن بو بيانو داخل السودان بن بو بيانو داخل الصومال بن بو بيانو داخل هندستان بن بو بيانو داخل باكستان بن داخل اندونيسيا بن ماليزيا او وق بيانو او بعد فلسفيه تنها لبوي برين قوه المنطق بقول بمنطق القوه اقل الاصل ده اويك وان بيدري قوه المنطق ايش انا سكرت او تحويل ينكر لبو منطق القوه بۆی دەبین دەرەنجامەکەی هەر شتێک هەڕەشە لە خەتە سوورەکەیوان بکاتن ئەوان یەکسەر بە جواب بدەن ئەو مەحەد کەنەدی کە دیڕەسات دەکات لە ساڵانی 2030 کەواتە ئەتوانین بڵێن کە گەر لە ڕابردووە ئێمە لە بگەڕێنەوە بۆ ناو قوڵایی مێژوو و قسە لەسەر بۆ نمونە جەنگی خاژدروشمەکان بکرێت لەگەڵ ڕۆژهەڵاتی ئیسلامی ئێستا ئەو غەزوە فکرێ یا ئەدوایی کە موژدەدەرەکان یا اینجا دواتر خەڵکانێکی تر دروست بوون ئیشیان لەسەر ئەوە لە بری ئەوەی کە شەڕی یا معرەکەی سەنگەرەکان بکەن دیسان هاتن لە ڕێگەی کودەتای سپی و لە ڕێی غەزوی فکریوە کاریان لەسەر تاکی مسلمان کرد کە ئێساوە پێچەوانە بۆتەوە شەپۆلێکی زۆر لە خەڵک ئەڕوا خەڵکی مسلمانی ڕۆژهەڵات ڕوو لە خۆراوەکە دیارە بە شێوەیەکی گشتی ئیسلام بۆ خۆی کاریگەری هەیە لەو شوێنانە ئەمە جۆرێکە لە پەرچەکردار وایە ئەوە ڕاستە و تێگەیشتنا نسبەتی تەواوی ڕاستە بەڵام ئەمە حەز دەکەم واقعاتی دیکەش لە سەربارەی بە ڕۆژ ئاوە بە ڕۆژهەڵە یعنی برێ منطقی ئێمە عەرز بکەین باش لە بۆیە کە بینەر
لەسەر ڕوویەکی واضح بڕیار لەسەر بداتن چونکە بالنەتیجە خەڵکی خوێنەر و مسەقف بڕیار لەسەر قەزایەکان دەدەن. بعد باسی ئەوەیە ڕۆژ ئاوە خەڵکی یعنی وشەی ئازادی خستە ناو بازاری خۆی فعلا عن تسویقی کرد لە ناو واقعی ئەوروپی و خەڵکیش بۆ ئازادی غەریزەی دادەستی. بەڵام بالنەتیجە کۆمەڵک شروط و یاسا و ڕێسای لە بعدی زەرائب و لە بعدی ئیشکردن و کار و کاسبی و یعنی حرەکەی تیجاری و بازار کۆمەڵک زەوابەتی لەسەرە. بۆیە خەڵکی ئەوروپی بە شێوەک لە شێوەکان لەنا ئەو سیستەمەیدا هەیە بەڕاستی هەر هەمویان لە شێوەی کوێلەدان کوێلەی سیستەمن کوێلەی ئیشکردن کوێلەی ڕاوەڕاون. ئێستا ئێمە گەر دوورکەبنەوە لە شێوازی دراما و ئەفلام مشتیوە بەو چاوە سەیری ئەوروپا نەکەین. ئێستا دەزان ئەو تاکانی ئەوروپی باسی ئەو ناکەم کە بە سۆشال دەژی باسی ئەو ناکەم خەڵکە چووە لەوێ دانیشتە حتا ئەو کەسانی کە ئەوەی کەستا ئەوەی کە بینەران دەزان ئەوەی خزمەت ئەوروپایە ژیان لەسەر سۆشال عیبەکی گەورەیە لە ئەوروپا یعنی خەڵک حەز ناکە ئەوە سۆشال بی. بۆیە لە ئەو حاڵی سۆشالە حاڵەشی بێخەلایە بەڵام تاچی ئەوروپی زۆر ماندیە یعنی ئیشیان کابرا بەیان دەرەچی تا مەغریب عیشە ناگاتە مارێ پێویستیان بە پشۆکی باشەیە. بۆیە ئەوان کە ئێستا دەزان لە دوێرە ئەسکەندینافیا لە پاشی عیشای بازار چۆر لە خەڵکەک نییە هاتچۆ بکاتن لەوەی کە خەڵک ماندی بگاتەوە ماڵی خۆی. ئەوان توانین لەو سیستەمەشتە ینی بەردەستە بکەن لە بەرامبەر بۆی مامۆستا ئارام حەزەکەم ئەو بابەتێ بەهەنتە تەماشا بکرێ و هەڵبەستە لەسەر بکاتن لە جیهانی ئێمە ئەوان پێویستیان بە وزانەوە بیستێون دەرێن. بۆیە کە خۆی وام متابعەوا دەناسرێت دائما گەلان تەبەڕوت دەکەن و هەڵدەگەڕێن و لەسەر دەسەڵات. بەڵام لە وڵاتانی ئێمە بەعکسەوە دەسەڵاتداران هەڵگەڕانەوە لە شعبی خۆیان هەڵگەڕان لە کللتوری خۆیان هەڵگەڕان لە فەنجی خۆیان تەسلیم بە ڕۆژ ئاوا بوون. بۆیە بە شێوازێک لە شێوازەکان ویان کرد کە حازینە هێلانە و پێگەیاندنی تاک کە پێویستە بە ئیستیقرار نەمین لە وڵاتەی نە حازینەی پەروەردەی ما لە وڵاتەی نە حازینەی علمی مایە نە حازینەی سیاسی مایە نە حازینەی فکری مایە. بۆیە خەڵک ئەوێ بەجی هێشت بەرەو ئەو بەهشتی کە ئەوان پێیان وایە بەهشتە کاروانی ئەوەن دەکرد بێگومان ئەگەر لە بەراوردەی سەرەتایی بکەین ژیانی ئەوان لە چاو ژیانی خەڵکی ئەمە بەهشتێکە بۆ ئەزمەی کارەبای ئەزمەی ڕاتبە و باسی هەرێم وێرە نییە. ئەو ئەزمەی عالەمی ئیسلامی هەم گرتوتەوە لە هیندستانی گرتوتەوە ئەزمەی ژیان هەیە ئەزمەی خزمەتگوزاری هەیە ئەزمەی ئیرادە هەیە. بۆیە خەڵکی ئەمە کە هیجرەی کرد لەو دوو منعاتفە حرەکەی کرد لە واقعی تاڵی تێکچوونی حازینەی پێگەیاندن لە بۆ منطقەیەکی کە کوێلایەتێکە لە ناو سیستەم کوێلایەتێکە لە ناو سیستەم. بەڵام ئەو کوێلاتی لە سیستەمە فەراغی زەهنی دروستکردی لە تاچی ڕۆژ ئاوا مەسەن کەسێکی وەک ئەو ئافرەتە بەریتانیەیە کارین ئارمسترۆنگ لە سێ کتابی هەیە بەجددی سێ کتابی جددینە کە ئینسان هەڵوەست بکاتن یەکیان بەناوی الحروب المقدسة یەکیان بەناوی النزاعات الأصولية في اليهودية والمسيحية والإسلام ئەوەی سێمیشان بەناوی حمامات الدم. ئەلێ من دەرێ کۆمەڵێک ئاماژە بۆ دەکە کە فعلا فراغەکی قلبی فراغەکی ذهنی فراغەکی ئیمانی لە ناو ناخی ئەوروپادا سەری هەڵدایە ئەو فراغە دەگەڕێ يعني وەک کابراەک بی عاشق بی موری ئەمەیە بچمەوە لای دکتۆر محەممەد بامۆکی بەڵام ئەمە ڕاستە بەڵام ئێستا تۆ سەیری بکە لە وڵاتێکی وەکو فەڕەنسا ڕێژەی بێکاری لە ناو کۆمەلگەی فەڕەنسیا لە ١٧ بێ بەڵام بۆ ئەوانەی کە غەیری فەڕەنسین جەزائیریەکان بە تایبەتی ئەوانەی کە بابیان و باپیریشیان لە فەڕەنسا ژیاوە لە دەوری پاریسان سیرەکەی لە ناو ئەوانە لە ١٠٠ بۆ نمونە لە ١40 یعنی ڕێژەکە زۆر بەرزەیە وڵاتێکی وەکو سوید کە بازەوە ئەکرێ لە چەند ساڵی ڕابردووە نزیکەی لەوانەیە کە باس ئەکرێ 3000 منداڵی موسڵمانی لە ناوداوە لە دایک و باوکی وەرگرتوونەتەوە یاخود بە شێوەیەک لە ناوی بردون و ونی کردوون. یعنی ئەمە جۆرێکە لە جیاوازی خۆڕاستە ئێستا ئەوروپا لە قەیرانێکی ئیداری و لە قەیرانێکی ڕۆحی و تەنانە فکری شائژی بەڵام ئەبینی جیاوازیەکە لە نێوان ئەو خەڵکە بڕوادارە و خەڵکەکەی کە لە شوێنی ترەوە هیجرەتیان کرۆ بە وڵاتانەوە لە هاوڵاتی ئەسڵیەکەی خۆیان ئەم جیاوازیە هەیە. من ئەمەوێ بە کورتی وەڵام بیتەوە بۆی بڕۆمەوە لای دکتۆر محەممەد بامۆکی فەرموو. مامۆستا ئەوە طبیعەتی استراعە ئەو کابرا يعني دیفاع و داکۆچی لە ئەو مەبادی و ئەو ڕوئایی ئەو جیهانگرایکە ئەو هەیتی داکۆچی دەکا حالەتی طبیعیە
هموش متوقع بالصراعات الدولية الصراعات الداخلية بويجا ايديولوژیا خو سر بگرین اوان ایشان بمه که دستی اشکر چون که اوان قاره افریقی قاره اختیاره قارهش بصلاتوا حاجیان بو خلچی امه بلا حاجیان بخلچی امه كمتفرق زني تفرقي كذبي لا رؤيا لا ايمان ده كسك بس تنها كراش رودبي بلا خلشي خاون يعني بيام كبيما خلشي مسلمان نتوان تايستا تنازل بيام خوي بك اجا تنان نوجه نكات اعتزاز باين خوي هي حتى كرداني خو ما كليوندري هي نوجناك بلا اعتزاز بانتماء خوي دك لبو اسلام لبو كشف كوتي محمد صلى الله عليه وسلم ابد حفيظي غرب دزوليني حالة طبيعية يعني او كرات فعلي بدل دروز بيتن او قصدي دروز بوني افلام مسيئة للرسول صلى الله عليه وسلم الكاريكاتير المسيئة او حرق المصاحف او يعني حرق او اهانه الرموز الشعائر الاسلاميه او امر ابرش وارده دبيل كالتشري اهلي فكر تيبقى او صراع شيء ازليه هابو ودمينين اوان بشواز تعب او كيس كان كاتيان دبي وقت دستي كاركر دسباس دكتور محمد اويك گفتگویەک مان کرد لەگەڵ دکتۆر عەبدولەتیف تێدوو تێگەیشتنی زۆر جیاواز تۆ داخڵی بەرنامەکە بووی بەوەی کە باست لە ئازادی کرد لە ئیسلامە کۆمەڵە نمونەی قورئانی و فەرموودەی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم هێنایەوە ئەویش باسی لە کەڵچەری ئەوروپی و عەقڵیەتی ئەوروپیەکان کرد کە خۆیان چۆن ئەو بڕیارەی خۆیان داویانە لەمەڕ ئازادی لەمەڕ جیاوازی لەمەڕ پێکەوە ژیان لەمەڕ ئەو دیدگای هەیەیانە بە بڕوادار بەرامبەر بە بڕواداری خۆرهەڵاتی دیدگایەکی جیاوازە چی تێگەیشتی لەمە بۆ بەراوردکردنێک لە نێوان ئیسلامەکەی ئێمە و ئازادی و دیموکراسیەکەی خۆراوە وڵایەوە جیاوازی ئاینێکە کە خوایی بێ و ئاسمانی بێ لەگەڵ بەرنامەیەکی بەشەریە بەشەر و مرۆڤەکان هەرچەند باسی ئاستێکی بەرزی مرۆڤایەتی و دادگەری و مافی مرۆڤ و ئازادی و ئەم شیعار و دروشمە جوانانە بکەن لە ئەرزی واقعوانی یعنی تۆ سەرکەیسە غەرب دوو جەنگی جیهانی گەورە بووە لە ئەوروپا ڕوویداوە یعنی ئەوروپا یعنی هەندێک لە مێژوونووسەکان ئەوانەی شایەتە حاڵ بوون و شتەکانیان بە تۆمار کردووە ئەڵێ هەندێک شاری ئەوروپا هەر نەماوە هەر تەخت بووە لەگەڵ عەرزە و ڕێژەیەکی یەکجار خەڵک کوژراوە خەڵک بێسەر و شوێن بووە خەڵک بریندار بووە خەڵک تووشی نەخۆشی نەفسی بوو ئەمە پاشانیش ئەوان ئەڵێن ئەم دیموکراسی و ئازادی و مافی مرۆڤ و ئەم بابەتانە نەک خۆیان لێی بەهرەمەند بن ئەوان ئەیانەوێ ئیستیرادی کەن بینێرن بۆ وڵاتانی تر ئێفەرموسێک هەر وڵاتێ ئەوانی تێچووە یعنی لە لیتا و قوڕاوی زوڵم و ئیرهاب و کوشتن و بڕین و نەعەدالەتیە سەر دەرناکە ئەمریکەکان چوونە سۆمال تا ئێستش دانەمەزراوە چوونە سوودان تا ئێستش هەر کێشەیە چوونە ئەفغانستان چی بەسەر هاو ئەفغانستان یعنی شەعبەکەی هەمووی تەهجیر کرا هاتنە عێراق و فەرمووی عێراقەوە عێراقی ئەمە بزانن هات دیموکراسی بێنێ بۆ عێراق سەدام لابن نیزامێک بێنێ ئێکوا کەی وا بوو بەڵام وەرە ئێمە خۆمان نا میلەتەکانی تر مەسیحیەکان جوولەکەکان غێرە موسڵمانەکان شایەتی بۆ ئیسلامەدەن یعنی بەسەدان خەڵکی بە ئینساف لە مفەکیر و خوێندەوار و خاوەن بڕوانامە بەرزەکانی ئەوروپا موسڵمان بوون ئەوانشیان موسڵمان نەبوون شایەتی ئەدەن لەسەر ڕاستی ئیسلام بە بڕوای تۆ ئەمەی ئێستا ئەکرێ لە بەشێ لە وڵاتانی ئەوروپیا قورئانە سووتێنرێ تەنانەت ئاژا و پشێوی دروستەکرێ لەگەڵ ئەوانەدا کە لە غەیری وڵاتەکەی خۆیان بوون و لە شوێنی ترەوە هاتوون ئەمە کردارە یا پەرچە کردارە وەڵای من قەناعەتماتە ئەوە ئەمانە خۆیان ئەزانن ئەو بیر و باوەڕ و فیکر و مەبادیانی ئەوان لەسەری ئەم حەزاری غەربیان دروست کردووە بەرەو ڕوخانە ڕوا بەرەو کۆتایی ئەڕوا بەرەو و ئیسلامیش کاتی خۆی ئیتحادی سۆڤێتی کە ئەوکوڵێ بلۆکی شەرق بوو ئەوە هەبوو لە بەرامبەریانە کە ئێستا ئەوە نەماوە هێزێک کە لە وەکو شەعب و تاک و ئەفراد هەیە ئیسلامە لە بەرامبەریانە ئەوان لە ڕووی فیکر و عەقڵ و ئەمەوە دژایەتی ئیسلامیان پێ ناکرێت ئیسلام وەکو ئیسلامی شەرق ئەڵێ یا ئیسلام لە ناو خودی خۆیان یا لە هەناوی ئەوروپا لە گەشەکردن هەردووکی ئیسلام وەکو خۆی کە هەیە لە شەرقا
و ئەو خەڵکە مهاجر و کۆچەرش کە چوەتە ئەوروپا یعنی کاریگەری دروست کردو لەسەر وڵاتە کاریگەریەکەیان لەکوایە لە کاریگەری ڕۆژانە ئەی پاپای فاتیکان چەند ساڵەمە پێش ئاگاداری هۆشدیاری نەداکەواکو ئەگەر ئەوروپا فرای خۆی نەکەوێت دوای چەند ساڵێکی تر وڵاتە هەموویەکەوێتە دەستی ئیسلام ئێوە گەورەترین ڕەمزی ئاینیە لە وڵاتە ئەو ئاگاداری هۆشداری و مەترسی خستە بەردەمی سەرۆک دەوڵەتەکانی ئەوروپا کە ئاگاتان لە خۆتان بێ ئیسلام خەتەرێکی گەورەی ئەمە یەک دوو یەکێک لە سیاسیەکان ئەڵێ ئەم ئومەتی ئیسلامە ئومەتێکی شۆڕژگێڕە ئومەتێکی خەباتکێرە ئومەتێکە زوڵم و ستەم و ئەوانە قبول ناکە بەس ئێستا وەکو کەسێک وایە خەوی لێکەوت پێ خەبەری بێتەوە ئێمە هیچمان بۆ ناکری ئەبێ ئێمە هەوڵ بدەین بتوانین زۆرترین مودە بخەوێ زۆرترین مودەوە خەبەری نەبێت بۆی سێرەکەی حکامی ناڕێک و ناعادل فەرزەکەن بەسەر ئەم میلەتە لە ڕێی مەسائلی ئابووری و اقتصادێکی عالەمی وە خێر و بەیری ئەم وڵاتە هەمووی بن بۆ خۆیان و شعب و میلەتەکان هەموو بە فەقیری و داماوی ئێهێڵنەوە کۆمەڵێک ئیتفاقیاتی عەسکەری و سیاسی لەم وڵاتانە پیادەکەن کە دەست و پێوەی هەموو خەڵکە و میلەتەکانیان بەستووە کە هیچ گۆڕانکاری لەم وڵاتانە بکرێت یعنی بەڕاستی ئەوانە ئەیانەوێ هەتا 200 ساڵی تر و 300 ساڵی تریش خێر و بێری ئەم وڵاتانە بەرن ئەمە چۆنە بێ ئەبی ئەو ئاین و دین و دیدگا پیرۆزانەی لەناو میلەتەکانە هەیە کە خەڵک ئەجوڵێنێ بەرەنگاری ئەوان بێتەوە ناشرینی بەڵام پێت وانە زۆر جار شوێن کەوتوەکانی ئیسلامیا ئەوانەی کە خۆیان بە بڕوادارەزان زۆر جار پاساوێک ئەدەن بەدەست وڵاتانی ئەوروپاوە کە لەوێژ نیشتە جێبن هەندێک ڕەفتار پاسا و ئەدا بەدەست ئەوە پەلاماری مقدساتەکانی ئیسلام بدەن ئێمە ئەڵێن شتێکی جوزئی ئەبێ وەکو شتێکی جوزی بەڵام بۆکو شتێکی گشتیڕە و ئەوانە نەخێر چونکە ئەوانش کە بە ناوی ئیسلامەکرێت زۆر جار دروست کراوە داعشێک لە وڵاتە دروستەکری هەموو خەڵک دەزانێت داعش دروست کراوە تێگەی شتی تریش بابەتی تریش بە ناوی ئیسلامەوە شتی تر دروستەکرێ ناوی ئیسلامی لێ ئەنرێ ئێمە لە اینێکا خوێنمە لە مجلەیەکە کە مجلەیەکی ئەمریکی خۆی ینی باسی سیاسەتی ئەمریکاکە لەم شەرقی ئەوسەتا ئەڵێ ئێمە خۆمان زانا و عالمی ئیسلامی دروستەکەین ئیتر ڕیش و هەیئەت و شەهادەوە مشتێک و بەڵام بەو شێوەی کە ئێمە ئەمانەوێ لە ناو موسڵمانانیشا وجودی هەیە و هەتا ڕێگەی دێن قسەش بە ئێمە بڵێ یعنی ئەوەی تۆ ئێڵیت ئەوەیە کە پێوتری ئیسلامۆفۆبیا لە ئەوروپا ترس لە ئیسلام ترس لە ئیسلامە ئەو ترس لە ئیسلامەوەی کردوت ئەمان ئیتر ئەو پەنابەنە بەر ئەم شتان ینی داعش دروستەکەن بۆی کە ئەزان لە ئەوروپا خەڵک زۆر موسڵمانە بێ بەڵام سوبحان الله ینی ئیرادەی خوا ویستی خوا پێچەوانەی ئەوان پیلانی بۆ گێڕن یعنی ئەوان نیان شتێکەکەن خەڵک زیاتر موسڵمانە بێ بە حسابی خۆیان وا بکەن ئیسلام ناشرین کەن بۆی خەڵک موسڵمان نەبێ بەڵام ئەوە بێتە هۆکارە بووی کەواکو زۆرترین خەڵک بەرەوەستان بێ ئەوەی کەسێک هەڵەسێ قورئانە سووتێنێ ئەمە چێتە چوارچێوەی ئازادی شخصیە ئازادی شخصیەوە کە کەسێک بێت کتێب یا پەرتووکی یەکەم و بنەڕەتی بڕوادارەکان بسووتێنێت بنێ ئازادی ئەمە پێم وایە هیچ یاسایەکی ئەرزی و ئاسمانی ڕێگە بە مەنادا هەتا ئەوروپیەکان خۆیان یعنی هەموو دووەلی ئەوروپی بە شێوەیەکی گشتی ئیدانی ئەویان کردووە ئەگەر لە ژێری خۆیان تەمان وەزیری ئەو وڵاتە ڕێگەی بەمەداوە ئەمە ئەم ئیجازەی وەرتم کابرا ئەمە بکە بەڵام خۆشی لەگەڵ دووە لە ئەوروپیەکانە سوید ئیدانەی شتەکەیەکە سێر ئەم نیفاقە ئەم ژێربەژێریە ئاینی ئیسلام سێرکە ئەم نمونەت عەرزکەم لە سەحیحی بوخاری هاتووە ئەفەرمێ پیاوێکی موسڵمان و پیاوێکی جوولەکە لە بازاڕا لەسەر شتێک قسەکەن پیاوە جوولەکەکە ئەڵێ موسڵمانەکە لێ سوێن بەو خوای محەممەدی فەزڵدا و بەسەر هەموو جیهانیانە کابرا جوولەکەش ئەڵێ سوێن بەو خوای کەواکو موسای فەزڵدا و بەسەر هەموو جیهانیانە موسڵمانەکە شەقەزرێک لە کابرای جوولەکەدا کابرای جوولەکە دێ بۆ خزمەتی پێغەمبەر شکاتەکە و حاڵەتەی بۆ ئەگەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە دوای کابرا سەحابە دێت و کاکە بۆچی لەم کابرادا و لەسەر چی بوو ئەوش ڕووداوەکەی گەڕ پێغەمبەر فەرمێ من هەڵمە بژێرن بەسەر موسا من فەزڵ مەدەن بەسەر موسا کە خەڵک ئەمرێ و زینوە بێت و من یەکەم کەسم زینوە بمەوە کە چاوەکەمەوە سێرەکە موسا دەستی بە وەکو لە سوچێکی عەرشۆیە نازانم پێش من ئەو زینوو بۆتەوە یان هەر ئیستیسنا کراوە هەر نەمردووە سپاس دکتۆر ئەچمەوە لای دکتۆر عەبدولەتیف دکتۆر محەممەد بامۆکی ئەڵێ ئەوەی لە ئەوروپا ئەگوزەرێ ئیسلامۆفۆبیایە فەرموو
والله من ڕێژێکی زۆر قسەی جنابی دکتۆرە تەواوە بەڵام ڕێژەکیش لێ من دەرێ ئازادێکی باش بەسم ئازادی فکریە مەزمع خەڵکەکی زۆر لەو بیریارە لەو ڕۆشنبیرانە ئەوان یعنی نەفی ئەو واقعەکەن کە ئینسان لە ئیسلام بترسێن بەڵام وەک منزومە سیاسیەکە وەک دەستە ڕەشەکە لە پشتەوەیە یان ئەو هێزە شاراوەیە بەڵێ ئیش لەسەوە دەکاتن کە ئیسلام فۆبیا دروست بیتن بۆ یەکە جناتان دیقەت بدەن لە کۆی ئەو فلیمانێک کە دەرچوونێ لە پاشی سقوتی برێن ئیتیحادی سۆڤێتی لە ساڵی 1970 لەو پاشەوە دەبین دوو حقبەی پێشی 1970 هەموو ئەفلامی ئەمریکی مسلسلاتی ئەمریکی ئەوروپی نووسینەکانی لە گۆڤارەکان هەمووی ئەزوای دێخە سەر ئیتیحادی سۆڤێتی و ئەو حربی شەڕی سارد کە لەگەر رووسیا دەکرێت لەگەر ئەفغانستان بەڵام لە دوای ساڵی 1970 بەو دواوە زۆری ئەو ئەفلامانی کە عرض دەکرێن تەنانەت لە ئەفلامی وەسایقی کە برن دەگەرێتەوە ساڵانی برێن ئەوەندە پێشمێژوو کە ئەوان لێرانە جارێکی ئیستنتاقی دەکەنەوە دەبینی ئیسلام بەچی جەق دەکاتەوە بە شێواز لە ڕەمزەکان ئاماژەی بەوەیکی ئەوەی لە پشتەوە ڕاوەستایە ئیحاءەکە یان ڕەمزەکە لە بۆ موسڵمانیان لە بۆ ئیسلام لە بۆ شەعایرەکی ئیسلامی قسە دروستە ئیسلامفۆبیاک دروستکراوە بەڵام لەو بەرەش ئەو خەڵکی پێدەگاتن خاوەن ڕوئیایە فکر دەکاتەوە دەزانی فعلا ئەوە دروستکراوە بۆ نمونە یەکەم شنێستە تاچی ئەوروپی ئەوەی کە نزوجی عەقلی هەیە ئەوەی کە شت دەخوێنتەوە دەزانی کۆمەڵێک ترسەیە إعلام سوشيال ميديا يعني دستي پشتەوە کە ئیدارەی يعني عالم دەکە لە تیجارەت و بازرگانی بە ئینسانەکان دەبینی کار لەسەر خەڵک بترسێ خەڵک لە بێ ئاوە بترسێ خەڵک لە زۆربوونی ڕێژەی دانیشتوان بترسێ خەڵک لە کەوتنە خوارەوەی هەسارێک بە عاردی بترسێ خەڵک لەوە دەترسێ کە ئەو پارچەی غیتایی کە لە مابینی مە و ڕۆژدا هەیە نەمینی ئاگرمان تێ بەربیتن یعنی غەزوکردنی کوڕی ئەرزی لەلایەن دەسەڵاتێکی نادیار کە پێیان دێ مەخلوقاتی فەزایی بۆیە ئیعلامی غەربی دائما ئیش دەکاتن شێواز لە شێوان تاچی غەربیان تاچی کوڕی ئەرزی مەشغول کە بە کۆمەڵێک شتی لاوەچی ئەو تاکە ئەوروپیە کە نزوزی تێگەیشتیە ئەوە تەنها لە بۆ ساکردنەوەی کەرستەی بازارە لە ئەسڵی زانستی هیچی پەیوەندی و مادەی زانستیدا نییە ئەوەی دروستە فعلا ئەوە ستەمەکەوا دەکە بەڵام بۆ خەڵکە کە پێم وایە ئەو سەر وعی پێیا دەکە هەر ئەوەش ئەوان ترساندی یعنی وعی خەڵکی ئەوروپیە عفوا مامۆستا ئارام وعی خەڵکی ئەوروپیەوە لێکردیە کە سیستەمی ئەوروپا بترسێ لە ئیسلام بوونی ئەو مجتەمعێکە لەم دەستیتیان دکتۆر ڕاستە بەس یعنی ئەمە لە ڕووی سیاسیوە یعنی ئایا ئەمە ئەتوانین بڵێن ڕای گشتی تەواوی سیاسیەکانی خۆراوایە یاخود لە هەندێ لە ئاستی هەندێک وڵاتە ڕوە ئێستا بۆ نمونە پارتە ڕاستڕەوەکانە بینی لە ئەوروپا بە تایبەتی بۆ نمونە لە هەنگاریا لە ئیتالیا لە فەڕەنسا بە تایبەتی وە لە هەندێک لە سویدیش یعنی لە ئیتالیا پێشتر سەرۆکی ئەو وڵاتە بازەوە کاکە چۆنەڵی ستایشی ئازادی کەسایەتێکی فاشستی وەکو مۆسۆلینیەکە کە ئاڵێ باشی کردو کەسێکی ئازادی خواست بووە یاخود لە وڵاتێکی وەکو فەڕەنسا بۆنمە یاسایەکە وەکو یاسای غیتۆ کە باسەوە ئەکا هیچ ناوەندێکی ئەکادیمی و زانکۆیی بۆی نییە توێژینەوەی زانستی بەرهەم بێنێ لەسەر هۆڵۆکۆست بەڵام لەولاوە کاریکاتێر لەسەر پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێەوە قورئان ئەسووتێنێ ڕێگە ئەدا یعنی ئەمانە ئەگرێ ئایا ئەمەی کە ڕاستڕەوەکان بەشێکیان کە ئێستا دەستیاناوەتێ لەو دەمارگیریە ڕەگەسپەرستی کە ئێستا بازاری بۆ ئەکەن و کاری بۆ ئەکەن و ئەی بەنە پێشەوە ئایا ئەمە ئەکرێ بڵێن ڕای تەواوی سیاسیەکان یا سیستەمە سیاسیەکانی خۆراوە وڵاتانی ئەوروپایە؟ ئەوە تەرەفەکی وایە ئەنی فعلا سیاسیە بەشی زۆری سیاست مەدارانی ئەوروپا بۆ شۆ بیر دەکەنەوە مەسەلەن لە کلینتۆن ڕابگرێتە دەگەیە ئۆباما تا دەگەی جۆرج بۆشی ئەب جۆرج بۆش ئێبن بەلا قسە دروستە بۆ شێوازی بیر دەکرێت تەنانەت ترامپیش بۆ شێو بیر دەکردەوە سەرۆکانی سەرۆکوەزیرەکانی بەریتانیا فەڕەنسا وا بیر دەکەنەوە حتا گەزەنا بدیقت بدێ ئەوانی کە معارضی ئەوانیشن بۆ دەستی شارع يعني دەنجی شارع بەدەست بینن ئیش لەسەر يعني خاڵی تەمایزی عنصوری دەکەن ئیش لەسەر قەزەی ڕەگەسپەرستی دەکەن ئەو قسە دروستە بەڵام من باسی گەل دەکەم گەلان ئەوەی کە گەمەجار بدرێکەوان بیر بکەنەوە بڵێ ئەوان ئەو واقعی ئیسلام بۆ ناو قەلبی ئەوروپا دەڕواتن بۆ چونکە خەڵکەکان بە قەناعەتەوە پێیان وایە ئەو ئیسلام مەطلەبە بەڵام وەک باسم کرد ئەو هەیئە دەسەڵاتێکە ئیدارەیەوان دەکاتن ئەوە نیچە باسای پێیان دەرێن نیچە دەرێ عقلی ڕۆژئاوا درۆێک خەڵکی کردیە عقلی ڕۆژئاوا بە ئیزدواجی مەعایری هەیە مەسەڵەن بۆ نمونە
ئەوروپیەکە دیعای ئازای دەکات جەنابی دکتۆری ئاماژەی پێکرد مثلا لە ساڵی 1970 چەند بوو ئەمریکا ئازادی سەربەخۆی وەگرت لەوێ وەثیقەی مساوات دەرچوو وەثیقەی مساوات پاشی 200 سال لە وەثیقەی مساوات ڕەشپێستەکان دویان نەبوو بچنە مەطعامی یعنی 200 سال پاشی وەثیقەی يعني مساوات لا أمريكا راش بيست بوي نبو سوار أو باصة بدي كسب بيستك سوار دبي راش بيست بوي نبو بتت الناس شيء عسكري بتت الناو بالنسبة أمريكي بتت سرباز أو أنا هر هموي واقع شيء أوروبيين واقع شيء رجاوين برامج باسم كرد إشكالي إيمتي أما حاضر ما تيكتوها بوي ما مستعار أما سير كده بينين يعني لواقعين مجتمعي خمان دكتور باسي سيستم السياسي كان مانكر بلام أكري بلين يا أوي تو باسي كومالغاي أوروبيا كي أكري بلين أما تيجيشنو هالقلاوي واقعينا وكومالغاي أوروبيا برامبر بأينكاني غير خوانك بتايبتي إسلام آينا قورو فراوانك كنون رايتي زورايتي كي زورايتي مسلمان كان اللي ياخذ كوي مسلمان نوێن ڕایەتەکەیان ئاینی پیرۆزی ئیسلامە ئایا ئەمە واقعی کۆمەلگاکەشە یاخود ئەمە عەقلیەتی سیستمە سیاسیەکان ئەم جۆرە تێگەیشتنە بەرهەمەهێنێتەوە جارێکی تر سیستەمە سیاسیەکەیە دەوێت تەوزیفی ئەعلام کاتن بۆ ئیشدانشینکردنی ئیسلام ئەگەنە بەڵگەی براد لەسەوەی کە پێم وایە ڕۆژئاوا ئیسلامی قبوڵە وەک کۆمەلگا و وەک واقعی ڕۆژئاوای مجتەمەعی بەڵگەم ئەوەیە کە یعنی ڕێژەی زیادبوونی مسلمانبوونی خەڵک ڕێژەکە کە ئەوروپا خودی خۆی دەترسێ لە پاپای فاتیکان ڕابگرا تا دەگەی ئەو پاپای کە لە کەنیسەی مەشرقی ئۆرتۆدۆکس ئەوان لە ناو قەلبی مۆسکۆ مەترسیەوەندایە کە هۆشداریاندایە کە کاکە ئیسلام بە زۆر بەسەریعی لە ناو هەنایمەدا دەڕواتن پاپای فاتیکان دووزە تەسریحیدایە ئەوە جگە لە تەسریحاتی معاهدی فکری معاهدی دراسات کە ئیش لەسەوە دەکەن کە فعلا بە مسلمانبوونی قاری ئەوروپی هەراشەشی جدی لەسەر وجودی ئەوروپی بۆیە سیاست مەداران خاوەن بنێن بەرژەوەندی لەو واقعی بەڵێ بە ترسەوە سەیری ئەو مەلەفە دەکەن ئیش لەسەر ناشرینکردنی دەکەن دەیانەوێت بە زووترین کات فتنە دروست بکرێن لە نێوان مسلمان و غەیری خۆیان ئاشوب بنێنەوە گرفت دروست بکەن بۆ شەڕی جانیبیان بۆ دروست دەکەن مەشغەڵەتی جانیبیان بۆ دروست دەکەن ئەو کابرایە کە فیلمەکە درینە عەفوەن بەڵێ دێمەوە لە سوپاس دکتۆر ئاینی پیرۆزی ئیسلام دیارترین دروشم وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئاینی ڕەحمەت و حیکمەت و دانایی و پێکەوە ژیانە ئایا ئەم مامەڵانەی خۆراوە و بەداخەوە ئینعیکاساتی ئەوەش بەشێکی هاتوۆتەوە ناو خۆمان تەنانەت لە ناو کۆمەلگای ئیسلامیشا متەئەسیرە بن بەو تێگەیشتنانەی ئەوان و پشتیوانی و دەستخۆشیان لێکەن پێویستە تاکی بڕوادار و ئەوانەی شوێنکەوتەی ئاینی پیرۆزی ئیسلام چۆن مامەڵە لەگەڵ ئەم کردارانە بکەن مامەڵەیەکی دانایی یاخود ئەوانیش چۆنەڵێ السین و بالسین والعین و بالعین بێت وەڵی خۆی ئەوان ئەم شتانە کە ئەیکرێ زۆر جار بۆ ئیستیفزاز و بێتاقەتکردن و بێزارکردن و ئەوەی کەواکو مسلمانیش هەڵە بکە بەڵگە با بەدەست و بۆی ئەوان زیاتر بتوانشت لەسەر ئیسلام تۆمارکەن بۆیە مسلمان بەڕاستی کاتێک کە ئەو جۆرە تەسەڕوفانە ئەکرێ ئەم ئەبێ مامەڵەیەکی عاقڵان لەگەڵ قەزێکا بکە شتی هەڵەشە نەکە شتی نابەجێ نەکە ئەمە وای لێ بکە زیاتر لە دین و لە قورئانەکە تێبگا لە ژیانی پێغەمبەر و ئەو جیلیەکەمە صلی الله علیه وسلم تێبگا کە ئەوان لەو ئیسلامە ترساون لەو ئیسلامە ترساون کە جارێکی تر سەلاحەدینێک دروست بێت و عومەرێکی کوڕی خەتاب دروست بێتەوە قەتزێک دروست بێتەوە کەواکو ئەوان هەمتە ببنەوە بە مستعمەرە کاتێک دەوڵەتی عوسمانی لە حەوسەدەکانە بۆ ئازانم یعنی ئەوەنەی دەسەڵات بووە ئەو سێ بەحر بووە لە عالەمە هەمووی ئەو مسەیتر بۆ بەسەر هەتا ئەمریکا ئیتفاقیەکی لەگەڵ ئەمریکا مۆر کردووە ئەمریکا ئەبێ بە موافقەی دەوڵەتی عوسمانی کە شتێکان لە بەحری ئەبێزم تەوەستا بگەڕێ بە مۆر و ئیمزا هەیە لە ئەمریکا هەیە ئیتفاقی ئیسلامێک ئەوەنە دەسەڵاتی بەوان لێ ترسن ئەوان یانوێ ینی ئیسلامێکی ئەمریکی بێ ئیسلامێک بێ ئەمریکایە ینی دەستەمەوە بێ خاوەنی خۆی نەبێ قەراری بەدەست نەبێ دینەکە دینێک نییە بۆ ژیان و بۆ دنیاش بێ بۆ قیامەتیش بێ ئەویان نەوێ جا ئەمە چۆنە بێ ئەبێ ناشرینکەن ئەگەر پێیان ناشرین نەکرا ئەم جۆرە بەڕاستی ها فیرعون
کاتێککە بە حجۆ و برهان لەگەڵ موسا عەلەیهی سەلام قسەی پێ نامێنێ ئەڵێ چی؟ ئەڵێ سجن تەکەم ئەگەر وازم شتان نێنی سجن تەکەم تۆ ئەوانەی لەگەڵ تا ئەو کوژم هاکە قسەی هیچی پێ نامێنێ بەس ئینسان بەڵگەی پێبێ قسەیەکە قورئان فەرمێ قل هاتوا برهانكم إن كنتم صادقين دەبەڵگەکەتان بێن نەگەر شتان پێ ئەمە بەڵگەی من عادی ئێوەش بەڵگەکانتان بێنن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کابرایەکی قوڕیش دێ بە نوێنەرایەتی قوڕیش یە بۆ لای یە بۆ لای ئەڵێ کاکە تۆ بڕۆ پیاوێکی عاقڵی دنیا دیدەی پاشا و خەڵکی زۆر بینەوە لەگەڵ ئەم پیاوە قسە بکە بەڵکو وازم ئیشە بێنێ ئەوش دێ لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵە قسەی بۆکە تۆ ئاوا کردو ئاوا کردو بینە تێک داوین و ئەم قسە بەخواکانمان ئەڵێ تو وازم شتە بێنە و چیتەوێ بۆ تەکەین و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ تەواوی حوسەینە باوکی عیمران ئەڵێ حوسەین تەواوی ئەڵێ ئاڵێ دە تۆش گوێ لە من بکە هەندێک قورئانی بۆ خوێنی کاورە زۆرە ترسی دای کافەرمی باشە تۆ چەند خوا پەرسی هاتوو مەبەسم ئەمەیە پێغەمبەر خوا هیوارێکی عەقلانیەکە تۆ چەند خوا پەرسی ئەڵێ خوایە لە ئاسمان و چەند خوایەکیش بتەکانین لە ئەرز ئەڵێ باشە نەخۆشکەوی داوا لە کامێنەکە ئەڵێ لەوەی ئاسمان باشە ڕزقەکەم بێ داوا لە کامێنەکە لەوەی ئاسمان مشکلەیەک بێ داوا لە کامێنەکە ئەوەی ئاسمان بەڵحاصل نەخۆشی چی هەموو ئەڵێ دەی باش ئەمانەی ئەرز بۆچی باش نەوژە وەڵی نازانم بۆچی باش ئەی بۆیان پەرسی ئەڵێ کاکە دەی ئەو من موسڵمان ئەشهەدو لای ئەڵێ نا تۆ نوێنەری خەڵکێکی بڕۆ بۆ ئەوێ بۆ لای ئەوان دوای ئەگەر لەوێ قەناعەت وەکو ئێستا بوو لەوێ موسڵمان بە دواتر موسڵمان بەس ئێستا ناکرێت تۆ نوێنەری قەومێکی ئەوەکو خیانەت دوایە لەوە هەسێرکە سێر ئەم ئینسافە ئەم ئەخلاقە لە سیاسەتە اینجا ئەم عەقلانیەت بە خەرجدان و بەڵگەهێنانەوە یعنی ئەوەتە ئەوەی حادیسەکەی ئەو کابرای جوولەکە و سەحابەکە کە قسە بە موسا دەکات پێغەمبەری خوا چۆن ڕێز لە موسا ئەگری ئەڵێ فەزڵ مەدەن بەسەر موسا کاتێکا پێغەمبەری خوا خۆی ئەفضەلی بەشەرە بەڵێ سوپاس ماوەسا من ماوەی بەرنامەکەم تەواو بێمەوێت دوا قسەی خۆشت بکەی بە تایبەتی لەوەی کە خەڵک دێت سوکایەتی بە مقەدەساتی ئیسلامەکە و قورئانە سووتێنێ ئایا بڕوادار ئینجیل و تەوراتە سووتێنێ زەبەورە سووتێنێ پەرچەکرداری هەیە مامەڵەی دانایی موسڵمان پێویستە چۆن بێت وەکو دوا قسەت کە ئێمەی وەکو کورد و ئەوانەشی کە لەوێن ئێستا لەوانەیە هەبێت بینەری بەرنامەکەی ئێمە بێت و کورد بێت و سۆزی بۆ ئیسلام ئەجوڵێت و ئەوان باشترین دیفاع لە ئیسلام و لە قورئان ئەوەیە مناڵەکانیان فێری قورئان بکەن لە قورئان تێبگەن ئیش بە قورئان بکەن جوان بزانن بیخوێنەوە لەبەریکەن فێری خەڵکیکەن خەڵک ئەوروپیەکەی بۆ بانکەن ئەمە گەورەترین واتە بە زمانی زانستی قورئان بدوێن لەگەڵ گەورەترین دیفاع لە قورئان و ئەمە لە کاتێکە کە لە ڕووی مەکولەوەکو تاک و ئەفراد بەڵام وەکو حکومات و دەسەڵاتەکان بەڕاستی واجبیان ئەم شتانە قبوڵ نەکەن سەفارەتەکان ئاگادارکەن دەریانکەن مقاتعەی بەرهەم و منتوجاتیان بکەن هەموو شتێک حتا کاتی خۆی لە خلافەتی عوسمان عەباسیوانە کە غەڵەتێک کراوان لەسەر ئاسی دەوڵەت هاتوونەتە جواب لە زمانی دەوڵەتی عوسمانیە ئەڵێ لەیەکێ لە دەوڵەتە ئەوروپیەکان ئەنی گۆرانیە شتێکیان تۆ بڵێ گاڵتە بە ئیسلام و بە پێغەمبەر سولەیمانی قانونی جوابی بۆ ناردوێتی ئەوە لا نەبن جێیشێک ڕێگە خەم هەتا ناوەڕاستی ئەوروپایە ئیتن ئەڵێ تا 100 ساڵ نایانوێراوی نەبکەن ڕاستە سوپاس مامۆسا ئەچمەوە بۆ لای دکتۆر عەبدولەتیف دکتۆر دوا قسەی خۆت بکەی لەسەر ئەوەی کە ئێمە قسەمان لەسەر ئەو بابەتانە کرد کە پەیوەندی بە ئازادیەوە بووە بانگەشەی ئەوروپیەکان و ئەو سیستەمە سیاسی کە ئەو شێوازە مامەڵەکردنەی بەرهەم هێناوە ئەمەوێ یعنی ڕای جەنابیشت بزانم ئەرکی تاکی بڕواداریان موسڵمانەکان با بڵێن ئەوەشی کە زۆر ئیلتیزامی بەدیونەوە نەبێ بەڵام لانی کەم لە ناو مەنزومە و بازنەی ئیسلامایە لە ئەوروپا پێویستە چی بکەن بە تایبەتی ئەوان کە لە واقعیەکان ئێمە ڕووداوەکانی چەند هەفتەی ڕابردووی فەڕەنسامان بینی و سووتانی قورئان لە هەفتەی پێشوە لەلایەن گەنجێکی عێراقیەوە لە سوید ئەمانە بینرا پێویستە تۆ زۆر یعنی قسە لەسەر ئاڕای بیریار و مفەکیر و فەیلسوفە ئەوروپیەکانەکەیتەوە پێویستە ئینسانی بڕواداریە بڕوادارەکانیە ئەوانەی موسڵمان چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە ڕەفتارانەدا بکەن دکتۆر دەنگم نییە دکتۆر گوێت لە دەنگمە دیارە دکتۆر دەنگەکەم ناگاتە لای دکتۆر تاوەکو برانی تەکنیک تاوەکو ئەو دەنگە چارەسەر
بزانین تا چارەسەر ئەکرێ من دکتۆر ئەوەی کە ئەو پرسیارەی ئاڕاستەی دکتۆر عەبدولەتیفم کردیارە ئەو دەنگەکەی نییە کێشەی تایە یعنی ئایا پێویستە لەوێ چۆن هەچەند پێشتر لە بەڕێزش ئەو پرسیارەم کرد وڵای بێ شێواز و کوتمێکێک لە شێوازەکان ئەوەیە کە ئەم قورئانە ئەم ئیسلامە تۆ لی تێبگەی خۆت فێریبی مناڵەکان دەوروبەرت ئەوروپیەکانی بۆ بانکەی جۆرێکی تریش لە ڕووی ڕوبەڕووبوونەوەی ئەو کردارەوە بەڕاستی بێ ئەو مسلمانانی لە وڵاتە ناڕزایەتی دەربڕن ئیت ئەوان خۆیان نەزان چ شێوەیە گونجاوە لەوێ وڵاتەکە چەند ڕێگە بەو شتانە ئەدا نەگاتە حاڵەتی ڕوبەڕووبوونەوە و شتی خراپی لێ بکەوێتەوە کوشتار و ئەو جۆرەشتانە بەڵام ناڕزایەتی و مزاهرە و خۆپیشاندان و کەەوە شتێکە لە ئەوروپایان شتێکی ڕێگە پێدراوە دکتۆر وابزانام کێشەی دەنگ چارەسەر بوو دکتۆر پێشتر پرسیارم کرد ئایا پێویستە ئەوانەی کە لە ئەوروپان ئەوانەی کە لە ناو بازنەی ئیسلامان گەرچی موسڵمانە یا بڕوادارێکی مولتەزیمیش دەبن پێویستە چۆن وەڵامی ئەو ڕەفتارانەیان هەبێ کە لەوێ ئەبینین بەرامبەریان ئەکرێیا ئەو شێوازی مامەڵەکردنە بە تایبەتی ڕووداوەکانی چەند هەفتەی پێشووی فەڕەنسا و ئەوەی کە هەفتەی پێشووتر لە سوید گەنجێکی عێراقی پەنای بۆ سووتانی قورئانی پیرۆز برد یعنی پێویستە ئەوان چۆن مامەڵە بکەن تاوەکو ئەو نمونەی پێکەوە ژیانەوە ئەوەی تەنانە ئەوروپیەکان و خۆراوە بانگەشەی بۆکە لە ئازادی و لە پێکەوە ژیان و لە پاراستنی مافی ئەوانی تر لەلایەن بڕوادارەکانەوە ئیلتیزامی پێوە بکرێت ئەوەی زۆر گرنگە مامۆستا ئارام ئەوەیە کە خەڵکی موسڵمان لێم دەرێ حیفاز لەسەر ناس خۆی بکاتن لەسەر ناسنامە و ئینتیمای خۆی بکە چونکە زۆری ناشرنە ئینسان بەڕەتفعل لە ئینتیمای خۆ دەربچین دائما ئینسان لە حیفاز لەسەر شوناس و ناسنامە و ئینتیمای خۆی بکاتن بۆ بەرەنگاری ئەو نوع گرفتانە بنەوە ئەم دڵنیام لە مەرحەلەدا ئیسترزازی زیاتر دەکرێت بۆ مسلمانان دائما ئیش لەسەر ئەوە دەکرێت ئیستقرار تێک بچێت بۆ چونکە لە کاتێک توین استقرار أو كسي كزوج زارمندا مسلمان دائما المسلمان لأجواء استقرار لأجواء هي منيو يعني ساقام جريدة قشدكات نو خطابي بقوة النبي بلام خطابي إنسان مسلمان فوزاوينية جرشوينية بوكات تجرشويني فوزاو مارسوتان وشتيقدان المسلمان خطابي نامينه أو كاتتنا حفاظ أرواح خلق دكاتن بوي أوي مهمة مسلمان لهم شوية احتفاظ لسر استقرار بك لسر ساقام جربون بك لسر يعني هو البنوي أجواء بكاتن أو دائما حتى لا أويك لصلح حديبية كلا بيغمر عليه الصلاة والسلام بما أويك أخوي قولنا بصلح حديبية دفر فتحا مبينا إن فتحنا لك فتحا مبينا أو قصدي فتحا لا أشتوايبو لا بيأتي استقرار بو همو صار عندي كناك أو أويك بيغمر عليه الصلاة والسلام لفتح كردي لو صلح حديبية بوي مهمة مسلمان كان تابيان بكري دز بقى يعني بروجي اشتي كومالايتي اشتي ابوري يعني امني ابوري زائد استقراري فكري استقراري سياسي او همو لخزني مسلمان ده لكاتي ادنى جرشويني او بو مشغول كدني تاج مسلمانه لو رؤياتي بدا قراءتي بدات او هل مدرنا ابو تستمشي عالم يد شوينك بزان مسلمان قشدك سرقالي ده كان بكم ازمه جانبي لو دوري كان على الاقل بدنجي لا يعني بيامك خوي والله زور سپاس بو دكتور عبداللطیف یاسین کوردی توێژەر لە زانستە ئیسلامیەکان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بوو سپاس بۆ دکتۆر محەممەد بامۆکی توێژەر لە ڕاوە و زانستی قورئان سپاسانەکەم ئەم شەو توانیمان گفتوگۆیەکی تێر و تەسەل لەسەر ئەم بابەتە بکەین سپاسانەکەم بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی گفتوگۆی ئەم شەو تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سپاس